اما ایرو ده وی بولتنه ده به فرهی لسر سویکاستا لدجی مظلوم عبدی فرماندار گشتی هزین سوریا دموکراتیک حسدی راوستن که ده به درونک ترکیه لباشوری کردستان لبالافرخانه سلیمانی راستی ایل شکی هاتبو لی فرماندار گشتی حسدی تو زیان ندید جدرک جمالباتا مظلوم عبدی جی گوت که او سلامته ولسر کار خویا ولروج آوای کردستانیه روزنامه امریکی وال استریت جورنال جی دبیجه لگل وی سه سربازین امریکی هبونه پیامنیر روداوی لسلیمانی گوت لبالافرخانه و داره یعنی بالافرخانه سلیمانی جوینک هبویه ده گوتن که مظلوم عبدی جی بشتاری و جوینه بویه لی بمبا باران پشتی جوینه چی بویه بویر چاوا چی بویه جدرین روداوی دبیجه فرماندار گشتی حسدی مظلوم عبدی و سروک مسدی الهام احمد لبالافرخانه سلیمانی بونه دخواستن وگرنه روژاوا دوی دمه ده ترکیه زانیاریان دستینه و دکوه ناوا تفگره دوی ناو برده جی بر پرسین یکیتی بید حسن که ترکیه پی حسیایه و بلس خبر دادن امریکی عجله مداخله دکن ترکیه نچار دبه که جهکی د ناوا سینور بالافرخانه ده بمبا باران بکه تو زیان ندگه بر پرسین مسده الهام احمد و فرماندار گشتی حسده مظلوم عبدی و سربازین امریکی سلامتن همو لعالی دن بر پرسی راگاهاندنا هزین سوریا دموکراتیک فرهاد شامی ده گوت دما ایرشا لسر بالافرخانه سلیمانی دا فرماندار گشتی حسده مظلوم عبدی لور بو دبیجه حسده لسر بویره تو داخویانی ندا جبو که جیانا فرماندار گشتی هزین سوریا دموکراتیک مظلوم عبدی نکوه خطره حتی که او نگیشت روژاوا و نخواست لسر وی بویره با آخفن بر پرسی راگاهاندنا هزین سوریا دموکراتیک گوت اوه ده درباره بویره دا داخویانیه که بر فرحتر بده هر لسر بویره فرماندار گشتی یه هزین سوریا دموکراتیک مظلوم عبدی لسر تویتا خواه ایرشا لدجی بالافرخانه سلیمانی شرمزار کر و او ایرش خسته استوی ترکیه مظلوم عبدی دبیجه او بتندی و ایرشا جعالی ترکیه و شرمزار دکن اف بن پیکرن لعراق و لسوریه بردوامن و انجامین وین مترسیدار و خطر هن مظلوم عبدی هر وها گوت هلوستا یکیتیان اجتماعی کردستانی ننکه یا آلیکار براین وین سوریه را ترکیه عاجز دکه مظلوم عبدی گوت اوه ده پیواندین خوده لگل برا و هفتیمان خواه لسلیمانی بردوام بن و لدجی وان بن پیکرنان اوه در ریزه که ده بمینه سروکتی هریما کردستان ایرشا لسر بالافرخانه سلیمانی شرمزار کر و دلگرانی خواه آنی زمان سروکتی هریما کردستان ده داخویانی که ده خواست که همو آلی خوش آلوزیان ده دور خینن ده داخویانی ده جعالین پیوندیدار جی خواست که ارک خواه جیب کن لیکولینان لبویر و صدمین وی بکن هروها داخواست کر که همو آلی آرام بن و با آوه کی درست معامله لگل وی بویره بکن لشونا توانبار کرنا هف جبو نهشتنا صدمان گاوان باویش سروکتی هریما کردستان همو ولاتیان بطایبتی ولاتیان باجار سلیمانی پشت راست که و دبیجه پاراستنا آسایش و آرامی و جیان خلکه ارکه هری لپیش یه دزگهین هریما کردستانیه و به تا آواهی ری نای داین و جیان وان بکوه خطری ایرو پشتی نیورو شاندک بلند یا امنی یا عراقی به سروکتی قاسم العرجی شورمند آسایش اجتماعی عراقی چو سلیمانی فريق ركن قيس خلف محمد لاوي جيجري فرمانداري اوبراسيون الهفباش فريق ركن عبد الوهاب سعيدي سروكي سازية يعني ريخصنا ديجي تروري انتي تروري وهجمارك فرمانداري دنين امني وسربازي
ين عراقي دنافو بشاندي دابون للسر بريارة محمد شياع السوداني سرك وزير عراقي أو شاند وليكولينا للسر بومبا باران كرنا بالافرخانية سليمانية بكه هادي العامري سروكي رخصنا بدرجي ج تركيا دخوازه كو داوية لوي سوكايتي كرنا بعراقي بينا بتأواهي دبيجا أو قبول ناكن كو تركي إيرشي سر بالافرخانية سليمانية كريه هروها قوت اگر او روش بردوام با او ایدی تشتکی جه ترکیه نستینن و مال ترکیه جی بویکوت بکن فڕۆکە سەربازیەکەی عێراق شاندێکی باڵای سەربازی بۆ لێکۆڵینەوە لە هێرشی سەر فڕۆکەخانە هێناوەتە سلێمانی. شاندەکەی عێراق پێکاتبوون لە قاسم عەرەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی و عەبدولوەهاب ساعیدی سەرۆکی دژە تیرۆری عێراق. دوای کۆبوونەوەیەکی نیوکاژێری لە فڕۆکەخانە و چوونە شوێنی ڕووداوەکە فڕۆکەخانەیان بەرەو ماڵی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەجێهێشت. سەرۆکی وەزیرانی عێراق پامێکمان بۆ نارد لەگەڵ جەنابی کاکواقڵ و قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێویستە لیژنەیەکی ئەمنی باڵا بێ بۆ ئەوەی بە چاوی خۆیان وەزعی مەتاری سلێمانی و ئەو بوختان و ئەو شتانەی کە لە بۆ مەتاری سلێمانی دەکرێت بە چاوی خۆیان بیبینن. ئەم ڕۆژ ئەو مۆفتە لێرە ئامادە بوو و سەبر ئێستا بەداخەوە دوێنێ حادیسەیەک ڕوویدا ئێستا دەچنە شوێنی حادیسەکە بۆی ببینە بە چاوی خۆیان. تاوکو ئێستا دەستگا ئەمنیەکان لایەنی ئەنجامدەری هێرشەکەی ئاشکرا نەکردووە. بڕیارە شاندە سەربازیەکە ئەنجامی لێکۆڵینەوەکان بە راپۆرتێک بدەن بە سەرۆک وەزیرانی عێراق. ڕاوەستین دەڵێم دەزانین و دەڵێن نازانی دارێ. بە پێی زانیاریە نافەرمیەکان هۆکاری هێرشکردنە سەر فڕۆکەخانەی سلێمانی هەوڵی تیرۆرکردنی مەزلوم کۆبانی بووە کە ئێواری ڕۆژی هەینی لەگەڵ شاندێکی سەربازی ئەمریکا لە سلێمانی کۆبووتەوە. سەرکردە عێراقیەکان وڵاتانی دراوسێ لە هێرشی موشکی و درۆنی ئاگدار دەکەنەوە. خانه سویل سلیمانیه چه بهانه یک جبوه نینه که به هر بهانه که به ام به ویکی راضی نینن ام داخواز جه ترکان دکن که دست شوی کاری هل گرن ام به اشکرت بجن که دست هل گرن اگر وصانه برین دن هنه که ام بمشینن ویدمه ام هر جور هاورده کرنه که جالی ترکیه و راوستینن جگە لەو شاندا بڕیارە شاندێکی هاوبەش لە لیژنەکانی بەرگری و دەرەوە و گواستنەوە لە پەرلەمانی عێراق پێک بهێنرێت و بێنە سلێمانی بۆ لێکۆڵینەوە لە هێرشەکەی فڕۆکەخانە ئەگەر بە بەڵگە بۆیان سەلمێنرا کە تورکیا هێرشی سەر فڕۆکەخانەی سلێمانی کردووە ئەوا داوا لە وەزارەتی دەرەوەی عێراق دەکەن باڵوێزی تورکیا بانگێش بکات و نامێنا ڕەزایەتی پێ بدەن. ئەنجامی لێکۆڵینەوەی هێرشی سەر فڕۆکەخانەی سلێمانیە چۆنێک بێت خەڵک پێیان وایە هیچی لێ سەوز نابێت و هەمان دەرەنجامی لێکۆڵینەوەکانی ڕابردوویان دەبێت چونکە هەر کات هێرشێکی درۆنی یاخود موشکی دەکرێتە سەر خاکی هەرێمی کوردستان و عێراق حکوومەت تەنیا بە بەیاننامە یاخود نامەیەکی ناڕەزایەتی دەربڕین وەڵامی داوەتەوە پێشاوەختیا ڕوودا و سلێمانی. وەزارەتە بەرەڤانیە ئەمریکا لێکۆڵینێ لەسەر بویەرە ئێرشا لە دژی بالافرخانەیە سلێمانیە دکە بەردەفکێ پەنتاگۆنێ فیل بنتۆرە ji ڕووداوێرە گوت ڕۆژە ئینێ لە سلێمانیە کاروانێکی ئۆتۆمبیلان ڕاستی هێرشێکی هاتیە سەربازên ئەمریکی jî di wî kerwanî de bûne. Ventura dibêje serbazên wan selametin û niha lêkolîn ser wê bûyerê tê kirin. Li gorî gotina wî Wezareta Dervaya Amerîka Wezareta Berevaniya Amerîka bi tundî li dijî her kiryarekê ye û xeterê li ser dewlekariya hêzên Amerîkî çê bike. Berdevkê Pentagonê her wiha ji rûdawêra got ew dubare dikin û hêzên Amerîkî ji bo piştgiriya hevalbendên xeyên lokal yên herêmî çi hese dibe çi jî pêşmerge bin û ji bo têkşikandina yekcariya Daişê li Iraq û li Sûriyê dimîne. Rêveberiya Xweser jî li ser vê bûyerê axifî dibêje Tirkiyê êrişî aramiya li navçeyê dike. Erdogan ji bo ku di hilbijartina da bi ser keve her tiştê ku bikare bike dike.
ریوبریا خسر لروش آبای کردستان دیار که ترکیه به ایرشه خوازد سیاست خواه لعراق و لباشور کردستان پیک بیله جحمو آلیا جی داخواست کرد و یکیتی خواه آبا بکن و هلوست خوشی بکنه لعالی دن پیادل سر ایرشا بالافرخانه سلیمانی داخویانی اکنا و تیدا گود لدجی به ایرشه دوی کرد الوسط خوابکن یک بانگا یکیتیه کرد دبیجه اف ایرش لدجی اراده یا گل هریمه و راگهاندنا شر لدجی خلقی کردستان بخوازه همو هزین نتوی ین کردی و دموکرات نبوکی خودین عالیه کی و الوسط خوش